دوای 29 ساڵ لە حکومڕانی کورد تا ئێستاش ئاسایش لە هەرێمی کوردستان پرسیاری ئینتیمای حیزبی لە هاوڵاتی دەکات. مامۆستایانی گرێبەست کە لە سنووری پەروەردەی قەزای سۆران سەرقاڵی مامەڵەی دامەزراندنی هەمیشەیین مامەڵەکانیان بۆ ڕایی ناکرێت تا وەکو نووسراویان بۆ نەکرێت و سەردانی ئاسایش نەکەن. وەک خۆشیان دەڵێن لە دەستگای ئاسایش ڕوبەڕووی پرسیاری ئینتیمای حیزبی دەبنەوە. بە جۆرێک پرسیاری ئەویان لێ دەکرێت سەر بە کام حیزب و لایەنن. تەنانەت پرسیاری ئینتیمای سیاسی کە سوکاریشیان لێ دەکرێت کە ئەم پرسیارانە جێیگومان و لە چوارچێوەی مامەڵەی فەرمی حکوومەتدا جێیان نابێتەوە. کاکە جوان کەچوینە پەروەردەی کابیان لە پۆلیسی لۆکردین لەگەڵ ئاسایشی پۆلیسەکە تەڵعان تەبیعی بووی پرسیارەکان لێ نەکردین و شەکانیان بە جوانی بەڕێکرد بەس لە ئاسایشی دانیشی حتى يعني بساري زور سيرك يعني بساري هو كان ذاك جاهز بابا جاهز برات جاهز خالد جاهز مامد جاهز يعني اشتواك برسل العقل بدولة يعني وش في عندي بدأ مزران بنايا لای خۆیەوە بەڕێوەبەری پەروەردەی سۆران باس لەوە دەکات بۆ دامەزراندنی مامۆستایان ئەوان پابەندن بە ڕێنماییەکانی وەزارەتی پەروەردە. دەشڵێت نەمان بیستووە لە ئاسایش پرسیاری ئینتیمای حیزبی لە مامۆستایان بکرێت. ئێمە پابەندین بەو ڕێنماییەوەی کە لە وەزارەتی پەروەردە دەرچووە. ئێمە هیچ گوێبیستی ئەوە نەبووینە کە لە دەنگ و وڵاو بۆتەوە کە لە ئاسایش باسی حیزبی بوونیان لێ بکرێ یاخود ئێوە. دوور و نزیک ئێمە پەیوەندی بەڕێوەبەری پەروەردەی سۆران و وەزارەتی پەروەردەوە نییە. ئێمە تەنها ڕێکارەکانی وەزارەتی حکوومەت و ئەوەی جێگەی داخێمە هەر لەسەر ئەو پرسە بەرپرسی لە قیسۆرانی یەشێتی مامۆستایانی کوردستان ڕای دەگەێنێت. لێپێچینەوەی مامۆستایان لەسەر بنەمای ئینتیمای حیزبی پێچەوانە و پێشەلکردنی ڕێنماییەکانە. دەشڵێت کێشەکە هەیە و ژمارەیەک مامۆستاش لەو ڕۆوە پەیوەندیان پێوە کردوین. ئاگادارین کە مامۆستایان لە ڕەوانی ئاسایش ئەکرێن لەوێن دەرپرسیاری ئینتیمابوونی حیزبیان لێ ئەکرێت کامە جێگەی داخە بەڕاستی ئەوەیە کە شتی مامۆستایان هەڵوێستی جدی لەسەر قەزیە هەبێت کاتێک فەرمانبەرێکدا ئەمەزرێت ئاسایش بۆی نییە لێ پرسیت دەنگت بەشێ داوە لە تو ئەندامی چه حیزبێکی ئەمە پێچەوانی ڕێنماییەکانە نوکردنەوەی مامۆستایان کە بەداخەوە پێشتریش مامۆستایان مامەڵەی خۆیان کردیە هەرچی معلومات و زانیاریە ڕێنماییەکان جێبەجێکراون تەسلیمی وەزارەتی پەروەردەی کرایە. ئەوەی کێستا ئەکرێت بەداخەوە شتێکی زۆر زیادە. ئێمە وەکو ڕێکخراوێکی مامۆستایانی کوردستان لە قیسۆران ئەم شتەیە بەڕەوا نازانین شتێکی زیادە بەڵکو دروستکردنی فشار و زۆرتە لەسەر مامۆستایان. بە بڕوای بەشێک لە چاودێران پرۆسەی دامەزراندن لە هەرێمی کوردستان هاوشێوەی زۆرینەی کایەکانی دیکەی ژیان بە حیزبی کراوە. هەردوو حیزبی سەرەکی دەسەڵات ئەوەندەی بۆیان بلوێت دەرچوان و خاوەن بڕوانامەکان لەسەر ئینتیمای سیاسی و بە تەسکیەی حیزب دادەمەزرێنن. ئامانجی ئەم کارش ئەوەیە فەرمانبەرگەرچی بە ماندووبوون و شەون و خونی خۆی خوێندنی تەواو کردبێت و بڕوانامەی بەدەستهێنابێت بەڵام هەمیشە خۆی بە قەرزاری ئەو حیزبە بزانێت کە دایمەزراندووە. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام قەزای سۆران.